سڵاو ڕێز بۆ ئێوە بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی پەرتۆ، هیوادارم ئەم کاتەوە هەموو کاتێکتان بە خۆشی و شادی. هەروە کە ئاگادارن لە دوێکە ینی 2 مانگی مارس لە مەریوانە جەماعەتێک سەلەفی هێرشەکەنە سەر خەڵکی ئازادیخوازی بەشێک لەو دێوە لەو شارە 2 مانگی مای ببورن و بۆنەوەی ئەمڕۆ قسە باسێکمانەیە ئێمە لەسەرم اتفاقەکە کەوتووە. داوەتم کردووە لە 4 هاوڕێی خۆشەویست کە بەشداری بەرنامەکەی ئیمڕۆ بن، هاوڕێ ساڵحی سەرداری، هاوڕێ مەلەکە عزەتی، هومایونی گودازگەر و عەبەی دارابی. گەرەکمانە تاوتوی ئەم وەزەکەین و تۆزێ بە تێر و تەسەدی باسی ئەم جریانە بکەین. پێشەکی بە خێراتنی ئەوە 4 خۆشەویست دەکەم کە ئەمڕۆم دەرفەتانە ڕەخساند و بە یەکۆ بووین بۆ ئەم قسە باسە. سپاس بۆ تۆ بینەرانە. زۆر سپاسانەکەم. پێشەکی لە ئێوە هاوڕێ ساڵحی سەرداری دەست پێ یەکەم. بەعام ئەو شارە و کوردستان و بەشێک لە ئێران ئاگاداری وەزەکەن و لە میدیای ئیجتیماعی و سۆشیال میدیا ئەم باسی بڵاو بووە. پێم خۆشە باسی ئەم جریانە اتفاقا لە زوانی ئێوە ببیست. منیش سڵاوم هەیە بۆ خۆت و زەحەماتی وای کێشی هاوڕێ سەیوان، هاوڕێیانی بەشدار بوو و هەروەها بینەرانی بەرنامەکە. ئێمە لە پێرەشەوە کە ئاگاداری ئەم وەزع بووین سعیمان کرد لە تەریق هەم ڕەسانەهای جەمعی هەم کەتبی هەم شەفاهی ئەم اتفاقەوە ڕوویداوە لە مەریوان و بەتایبەت لە داسێران بۆ بینەران و بۆ خەڵکی ئازادی خواز باس بکەین. ئەوە پێرەشە و داسێرانە ڕوویداوە اتفاقێکی مەسەڵەن وها نەبووە کە ئەمە ئەوەڵی اتفاق بێ یا تازە ڕوویدا بێ. ئەم نەوعە لە تەقابل، ئەم نەوعە لە بەرخورد، ئەم نەوعە لە قەمەکەشی و فشار هاوردن بۆ خەڵکی ئازادی خواز، کەسانی وا بەخر خەریک زندگی عادی خۆیان لایەن کۆنەپەرستی و ئرتجاعی ئیسلامی لەم واردە مشتەخەسا سەلەفیەکان. ئێمە زووتریش بە ئاگاداری خەڵکمان گەیاندووە ئەمە چەندەمین بارەوە دەسانە ئەم مەسئلە. مەسەڵەن لە مەرزی باشماخە حدود ساڵێ لەمەوبەر کاریگەری وا لەوێ نازام کفری کرد بوو یا ڕۆژووی نەکرد یا بە هەر دەلیل حەملەیان پێ کرد لیاندا و زەخمیان کرد. مەزروم وەسەکە ئەمە مەسائلێکەوە هەل لە ساڵی گوزەشتەوە ئەم اتفاقە کەوتووە. یا مەسەڵەن لە پارکی شانۆی مەریوانە هەر حەملەیان کرد بە خەڵک، یا چەند ڕۆژ لەمەوبەر کەسێک بە ڕۆژوو نەبووە، دوکاندارێک بووە لە شاری مەریوانێکی لە پاساژەکانە، ژنێک کە متعلقە بەم هێزە کۆنەپەرستە و توێسی ئەو بۆچی بە ڕۆژوو توێسی جادا دەگیان بە تۆ چڕەتێکی هێز ئەتوانی نەیتە ناو دوکانەکە بە مەحزەوە ئەوای پێوتۆ چووە جەماعەتێکی گەردن کڵفتی قەمەکێشی مرتەجعی سەلەفی هاوردوو و درگایان بە کابرای ساحب دوکان گەریکیان بۆ لێدن خاص بۆ خەڵ لەوێ بوو نیان هێشتووە مانە. یا مەسەڵەن لە شاری سنا من ئەزانم ماوەیەک لەمەوبەر شاید ساڵی لەمەوبەر حەملەیان کرد بە ئەو شوێنەوە تاناکورای پێژن شتی دەستوی تیا ئەفرۆشن. ئەم اتفاقە کەوت و حەملەیان کرد بە ئەوان. بەڵام ئەوەی وا پێرەشە و ڕوویدا گوایە بگومگویەک لە بین کەسێک بە ناو جەمال فەیزی، جەمال مینەعەلە کە خەڵکی داسێرانەوە لە بنەماڵەیەکە و ساڵها لەوێ زندگیەکەن لە ناو شارە بگومگویە ئیجادە بێت. دوایی شەو ئەچن بەردەگاکەی پێگەنیشن بێرە خوارەوە با قسەیەکەین و شتێک نەمێ لە بینمانە بە دەسیسە و تەوتە تێتە خوارەوە حدود بە قسە ئەیگرن 100 متر لە ماڵ خۆیان دوور یەخەنەوە لەولا لێدە. ئەویش خۆ بنیامێکە و دفاعکە لە خۆی و ئەوان زۆرە بن حدود 8 تا 10 کەسە بن ئەدەن لە این زەخمیەکەن و کە بەداخەوە جەمال ئێستا لە بیمارستانە. بە مەحزەوە ئەم اتفاقەکەوێ خەڵکی داسەوە بەتایبەت چەند ژنێکی ئازا متوجه بن بە گوڵدان و بە هەرچی لە بەردەستیان نابێ حەمڵاکەن بۆوانە و دوایی ئەوان هێزی کۆمەکی تریان بۆیە و خەڵکی داسیان ئاگادار بن بە هەر نەوعێک
ئیمکان و وەسیلەیە هەست تێن بەرامبەرکیان لەگەڵاکەن مەسەڵەن بە تاپەڕ نازان بە تەور داست تەنیا جوانان هەموو ئاحادێک وارێ وە خەڵکێکی تر لە گەڕەکان تری شاری مەریوانەوە کە ئاگادارە بن ئەڕۆن ئەوە جمهوری ئیسلامیش ئەچێتە هەرە و منتەقە دادستان حتا بۆ ئەوە خەڵکە تووڕێی داسێران کە مەسەڵەن معتەرزن و ئەوانە وعدەیان داتێ کە ئەیان گرین و فڵانی سەر بەڵام بەهەرحاڵ تا ئێستا کەس نەگیراوە لە ئەسەرەمی اعترازات کە بووە ئەوانە لاقل دووسێ کەسیان تا ئێستا گومن و کەسێک خانەوادەیە کە لە داسەیانە بوون و کابرای مەلایەوە سەر بە ئەو جەماعەتەسە وتیان نابێت لە مەحەڵی داسێران جێ ئەم جۆرە ارتجاع و کۆنەکرسیان نین چون کوڕەکەی لە زەرب و شەتمەکە بووە کابرایان دەرکردووە مەلاکە بەرحاڵ مەرزوم ئەوان تر وەلێ دوایی خۆ ئەمانە ساکت داننیشتون سعیان کردووە نیرو بێنن و هەر بۆیە دوێ کە داسێران تەواو خەڵکی داسێران و لە گەڕەکان ترۆ چوون بە تابێتوانێت وا قەدیم داسێرانی بوون و جوانان و شۆڕژگەیانی شار چوون بۆ دفاع لە خەڵکی داسێران و ئەوان تا ئیسە نەیانتوانی وەکارێ بکەن هان نەفکرەوە تەوتە ئاکەن ئێمە ئاگادارین کە ئیمڕۆ جەماعەتی لە سەرکردەکانیان لە بارامەوە دووڕۆ هاتوون و ئێمە لە یاداشتێکا بێت عمومان گەیان چوونەسە مەحەلەی کونەدی و ماڵ کەسێک لە خۆیان و خەریک تەوتەئەن بەڵام عەلا ڕەغم گشت ئەمانە ئەوەی وە ئەلئان وەزعەکەس لە مەریوان و لە داسێرانە خەڵ ڕۆحی تعرضی هەست ئەوان خۆیان شاردووەسۆ بەڵام ئەمە بەنظر ئێمە کافی نییە ئەوان گەرەکیانە جبرانی ئەم شکستە بکەنەوە بۆیە هەر مرەتەب خەریک پیلانگێڕی و خەریک تەوتەئەن و دوایش ئەتوانین قسەی لەسەرکەین کە ئەبێ حتممەەوە خەڵکە ئەو ئیتحاد و هاوبەستەگی و ئەوە کە ئامادەگییان هەیە و دوێ کە نیشانیاندا و حتا خەڵکی زۆر ڕۆژویان نەگربوو هەر بە ئەتراز بە ئەوان و بەرحاڵ چدانم شای و خۆشییان کردبوو و حتا لە داسێران و هەتا فولکەی دارایی خەڵکی داسێران هاتوونە خوارەوە و حتا 200 نەفەر مترسوایان بەرەو چوارباخ چوو کە لانەی ئەوان و ڕەبایان لەوێن بەرحاڵ وەزعەکە فعلەن ئاوایە جەمال لە بیمارستانایە بەڵام خەڵکی ئازا و تێکۆشەری گەڕێکی داسدان و هەروە گەڕەکانی تر لە ئامادە باشی کامڵان بۆ ئەوە تەوتەئەی جمهوری ببەخشن تەوتەئەی سەلەفیستەکان و ئیسلامیەکان خۆنسا بکەن. زۆر سپاس هاوڕە ساڵحی سەرداری هاوڕە عەبەی دارەبی ئەگەڕمە بۆ لای ئێوە و ئەوڵ پرسیارم لێوە وەسە خوب ئەمە اتفاقە ڕوویدا هاوڕە ساڵحی سەرداری باسی کرد بەڵام خەڵکی شارەکە و حتا خەڵکی دەروی شارەوە ئەوانە کە شاید هەلو جۆڕافیانە بن چه عەکسڵ عەمەڵێکیان نیشاندا بم اتفاقە. ئەم بەڕێز سڵاو بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆشەویست و بەخرات دەکەم هاوڕێیانەی کە بەشدارن مساحەبە ئەوەی ڕاستی بێ خەڵکی مەریوان و خەڵکی داسیانەوەی 48 ساعتی ڕابردووە ئەویان کردووە کە 40 ساڵە خەڵک لە ئێرانەوە لە سەرسی منتیقەکە ئەیکرد دفاعیان کردووە لە کەرامەت و حورمەت و ئازادی و ئەو خواستانەی کە ئینسانی پێ ئەژیر و دەستاون لە بەرابەر ترس و تۆقانی جەماعەتی داعشە کە مەشهور بە سەلەفیەکان بۆ ئەوە کە بە ترس و تۆقان و هێرشکردن بۆ سەر ژیان و ماڵی خەڵک دوێستن و جوابێکی محکەمیان بنەوە خەڵک وەکو تاریخ لەم شەڕات لانیکەم لە ئێران 40 ساڵ بەشدارن ئازمونیان هەیە تەجاربی گرانبەهایان هەیە و زانستیان هەیە لەسەرەوە کە ئەمانە چه جنسێکم و گرکەنە چی بکەن و دیارە نەسلەکان هاتون بە شوێنیەکە ئەمەیان هێناوە تاریخیان لەگەڵ هێناوە تەجربیان هێناوە فەسکەم بۆ نمونە 41 ساڵ لەوە پێش هەر عینی ئەم شەڕە لە بەعادێکی گەورەترە هەر خودی ئەم سەلەفیانە ئەو کاتە بەناوی ئەحمەدی موفتیزادەوە لە شاری مەریوان ئەمایانە قورقان و خەڵکی شاری مەریوان جوابێکی محکەمیان پێدانە لە عاقل تا 40 ساڵ کزیان کردو ئێستا دووبارە سەری هەڵێناوە و دیستانەوە هەمان قسە و باسەکەن و هەمان هەڵوێست و هەمان حەرەکەت کە 40 ساڵ لەوە پێش کردویانە بە چەتری حاکمیەتێکی ئیسلامی لە سەرتاسە ئێرانەوە هاتون بەرەخرە بەرامبەر بە خەڵکە وێستن بەرامبەر بەوەی کە خەڵک پێی ئەژی پێی بڕێوە ئەچێت کار و ژیان و خواستی ئازادیە کە
خەڵگەسیان پێشکەوتوی بەربەرەکانەی جدی ئەم هاتووە بەخرامان لە بەرابەریان وەساڵ ئەوان پیان خۆش نییە خەڵک ئازار بێ خۆش نییە خەڵک بەختەوەر بێ بە ئیدە و ئەفکار و ئەمەڵکردی چرس و تۆقان و درۆ و ریاکاری گەرەکیانە بەخرا لێرە بۆ خۆیان ئەمە بەنەفی خۆیانم ئاڵگۆڕ پێکەن بۆیە من گەرەکمە بڵێم کە خەڵکی ئێران و خەڵکی کوردستان و هەروەها خەڵکی شاری مەریوان خودی ئەو مەحەلەکە ئیسا ئەم ڕووداوێتیایە لەو تاریخە گرانبەها بۆ ژیانی خۆیان بۆ بەختێوری خۆیان بۆ ئازادی خۆیان بالاخره کەڵکیان وەرگردووە تەجربەیان وەرگردووە ئیسا حازر نین گوێ بە عەقاید و عەمەڵکردی 1400 ساڵەی لەوە پێشی بەشێک لەم ئیسلامیانە کە غێرە سەربڕین و کوشتن و برین نەبێ هیچ شتێکیان نییە و هیچ شتێکیان نەبووە وڵامیان بەمەدەوە ئەوان هاتن دەستدرێژیان کرد بۆ سەر خەڵک کەسیان نەماڵەکەی خۆی هێناوەتە دەرەوە بالاخره بیکوژن مقاومەتی کردووە خەڵک هاتن بە دەمی و نەجاتیان داوە و ئەمە کە ئیسەر ڕووی داوە لە مەریوانە مقاومەتی خەڵکە بە تەجاربی 40 ساڵ شەڕ لە چ لەم شارە چ لە شارەکانی دیکاوە لە چ سەطحی ئێران ولا حتا لە سەطحی مەنتەقەیشن لە بەرابەر ئەمانە بۆیە منوازانم ئەم ئەقدامە و ئەم تەلاشێکە خەڵکی مەریوان کردووانە و خەڵکی داسەران کردووانە نەتەنیا تەلاشێکی بەرەقەب بەڵکو مستحەقی هەموو چەشنە هاوکاریەکە هەموو چەشنە حمایەتێکە کە خەڵک بێلیان کە بۆچی بۆ ئەوان ئاڵای خۆشبەختی و ڕزگاری خۆیان حازمین معاملەکە نەگەتر سیاسەتی ئەمەری چرس و تۆقانی بەشێکی جەهل و نادان بەناو سەرەفی بە هیچ شێوە ژێرباری ئەمە نەچوون و نایشتن بۆیە لە بەرابەر ئەمان لە تووری 48 ساعتی ڕابردووە محکەم ێساون و لەحزە بە لەحزە و ڕۆژ بڕۆژی زیاترە بن و بە بەرای ئازادی خواست بۆ دفاع لە ژیان و بەرژەوەندیان بالاخره ئەم بربەرەکانێکی واقعی و جدی و طبقاتیە شتێکی سادە نییە شتێکی وان نییە تاریخی هەست وەکو تاریخەکەی تورانیە ئەمەلکردی هەست ئەمەلکردی 4 ساڵ لە سەطحی خاوەرمیانە تماشا کرد ماناوی لەو جنسن کە ئەگەر دەسەڵات بەدەستیانی بە خەڵکە کوژن خەڵک سەرەبڕن خەڵکیش خوازیار ژیانە خوازیار ئەمنیەتە خوازیار ئازادیە خوازیار ئاسایشە خەڵکانی ئاسایش و ئەمنیەتیان لێ سەر نەبێ وی حازر نین مندانێن بۆ جەماعەتێکی ئینسان کوش ئینسان ڕیاکار هۆقەباز دز درۆزن ئەمانە بە تاریخی 40 ساڵە لاریکەن 50 ساڵی ڕابردوو ڕشوریان بۆ مەکاریان بۆ بۆیە لە سەرتاسەر ئێران و لە سەرتاسەر خاوەنمیانە خەڵکی ئازادی خواست بە تایبەت ژنان لە خەتی پێشووی ئەم خەباتەوە خەریکن مبارزەیەکەن دش بەم ناحەقیە دش بەم دەستدرێژیە دش بەم کارە ناڕەوا خەڵکی مەریوان و دارستیانە خەریک ئەمەن ئیدامەی ئەمەدەم نەتەنیا کۆمادەم بەڵکو حتا پاشەکشەی یەکجاری بەمانە حتمما ناوێت ئەمە واقعیەتێکە کە ئەو تاریخی پێشوو 40 ساڵ وەرخوار ئەی ئەمەوێت حازر نین بوێستن و بیان کوژن چون کوشتیان لەم شارە خەڵکیان کوشت لەم شارە خەڵکیان قەتڵعام کرد لە شاری مەبەستم شاری مەریوانە و خەڵک لە بەرابەریان ناوێستن چەکیان کردن ئەمانە ئەو نیروان کە هێزی پێشمەرگەی مسلمانیان لە ئێران و لە کوردستان دانا ئەمانە کەوتنە بەر ڕژیمی جمهوری ئیسلامی و بۆ قەتڵعامی خەڵک لە کوردستان جوابی ئەمانەی داوەسوە بۆیە ئەمە کە ئیتفاق کەوتووە پاشماوەی ئەو سیاسەتەیە و پاشماوەی ئەو هێزەیە کە سەردەمێ ناوی مفتیزادە بوو جەماعەتی مفتیزادەیان پێوە سەلەفی بوون و ئیسەش ئەو پاشماوە بەناو سەلەفی جارێ ناوەکانیان معلوم نییە چۆنە هاتون خەریکن زۆر و فشاری خۆیان بە خەڵک تەحمیل دەکەن و خەڵکی قبوڵی ناکەن ئەمە ئەم داستانەیە کە لە تووری 48 ساعتی ڕابردووە ئەم خەڵکە هاتوون و ئەمە تەنیا مەربوطیە بە مەریوان تەنیا مەربوطیە بە خەڵکی داسێرن مربوطە بە سەرتاسەری کوردستان مربوطە بە سەرتاسەری خەڵکی ئێران بۆیە مستحەقی حمایەتێکی بە پانوبەرینی کوردستان و ئێرانیش. زۆر سپاس هاوڕێ ئەبەی دارابی. هاوڕێ مەلەکە عەزەتی گەڕێمە بۆ لایەوە یەکێ لە اتفاقات یا یەکێ لە چاوەڕوان شتەکان کە چاوەڕوانەکێک لە وەزیەتێکی ئەوە بەرخوردی ئەحزاب و سازمان و جێرانەکانی ترە بە مۆزوعە تا شوێنەوە بزانن ئەحزاب
یا جریاناتە سیاسیەکانی تر چۆن بە مۆزوع بەرکەوت؟ وەختان بەخێر، خەسەنەوەن، سڵاو بۆ هاوڕێیان و بینەندەکانتان. با من ئاوا بێژم، من دقیق تاقیبم نەکردا کە ئەحزاب لە کورسانە ئەحزابێکە فعالن و خۆیان بێسڵا بە بەشدار لە مەسایل کورسان ئەزانن و عەلاقمەند بە دەخاڵت لە مەسایل کە لە جامعەی کورسانە تێتە بەرەو ئەزانن. لا ئەقل تەوەقع ئەمەسە، من تەوەقعمەس وەک ژنێک، وەک ئینسانێکی ئازاد، تەوەقعمەوەسەکە محکومیکەن، نەتەنها محکومیکەن بەڵکو داوا بکەن لە مردم، داوا بکەن لە باقی کەسکەلێکە بێسڵا ئەم پەیامیانە ئەژنەوێت بڕۆن و متحدانە لە بەرابەرم تەعەڕوزە و بێسن لە مقابل ئەم قەمەکشیە بێسن. منتها تاریخێکا لە پشت ئەمە و ئەم تاریخە ئەوەسەکە بەعزی لەم جەریانگەلە، بەعزی لەم سازمانگەلە، لەم ئەحزابە کە ئەحزاب سیاسین، هەرگیز لە مقابڵە مەسئلەگەلا کە قەبلەن و لە تاریخ گوزشتە ئێتفاقەکەن نەوێ ساگن بە تۆر واقعی، نەوێ ساگن یا خۆیانیان بێسڵا بە کوردێژێ گێل کردگا، یا ئینکە سکوت کامڵیان کردگە لە مقابڵیا، یا حتا گاهەن پشتیبانی کردیاگە لە بەعزی لە حرەکات ولا بعض التعرضات. من توقع موسكا توام سازمان قالك لا أقل لخد سلفيانين يسهر نوع بيروباورك يانس منتا خويان لخد سلفي قريانين وأم إيديولوجيا وأم بيروباور بزرر جامعة زانن لمقابل مسألة بيسن، لمقابل مسألة إعلام كان بمردم كبرون وخلق دارسيران يارمتي من كمكيان كان بلانو بن پشتیبانیان لێ بکەن بۆ بەر بە تعرضم قەمەکەشکەلە بگرن. حداقل ئەمە تەوەقع. وازانم یەکێ دوو سازمان ئیتڵاییەیان داگا، من دقیق تاقیبم نەکردە لە نێتا، نەزان بۆ لێ ژنەفتێکما کە گویا یەکێ لێ دوو دارە لەم سازمانگەلە بێسڵا ئیتڵاییەکیان داگا، مەسەلەکەیان محکوم کردگا و داوایان کردگە کە لە خەڵک دارسێران پشتیبانی بکردێ. منتها هەرو جۆرەکە وتم ئەم مەسئلە تاریخێکی هەست. من هەڵگەڕمە بۆ شرایطێک کە من جوان و نەوجەوان بووم لە سنا و جەریانات و ئەحزاب سیاسی لێنا فعال بوون، ئەز جملە مەکتەب قورئان و جەریان موفتیزادە لێنا کاریانە کرد و فعالیەتیان بوو. با من ئاوا بێژم بۆتان، هەر ئەو وەختە ئەم مەسئلە شروع بوو، هەر ئەو وەختە ئەم مەسئلە پایە ڕیزی کردیا کە بەر بە ئازادی خاهی، بەر بە بەرابەری، بەر بە ئازادی بەیان، بەر بە هەر نوع شایی و خۆشی و بەشارەتێک کە بنیامگەل عادیەتان لە زندگیە بە تۆر عادی بیان بێ بەمانە بگیرگێ. یەکی لە کارگەلێک کە ئەمانە کردیان دامەرزاندن، هەر ئەو مەسەلە بوو کە هاوڕێ عەبەی دارابی ئیشارەی پێکرد، دامەرزاندن نیروی پێشمەرگەی موسڵمان بوو کە لە مقابل باقی نیروی پێشمەرگا کە لە کورسانە فعالیەتێکرد بێسن و فرەتر لە سپای پاسداران لەم مەسئلە دەخیل بوون و جەنایەتکارتر لە ئەوان هاتنەمەیان لە عەلێ ئازادی خوازی لە کورسانە. یەکێتر لە مەسەلەکان مەسئلەی بوو کە ئەو وەختەلە کە جەریان موفتیزادە لە سنا فعالیەتی بوو، ئەمانە زمانی چوونە ناو مزگەت جامعە، مزگەتێکی مرکزیە لە شار سنا، ئەوانەی کە بێسڵا ئیتڵاییانەس ئەزانن لەکوێنە واقع بووگا هەڵە خیابان شاپورە. ئەو وەختە کە ئەم کاریانە کرد، نیروگەن سیاسی چەپ لە کورسانە فعال بوون، قدرەتیان بوو، بنیامەکان تێکیان نەبوون، جامعە پشتیبانییانە کرد و ئەمان جورئەت ئەوەیانە نەبوو کە بە تۆر واقعی ئاوا بڕۆن بە قەمەکەشی بەردرگای مردم بگرێن. منتها وەختە لە ناو مزگەت جامعە چەند نەفەریان دانابوو و ئەگەر دوودانە جوان تەنهای چەپ لۆ بەرۆ ڕەت بایەتن و معیار چەپ بووین بۆیان ئۆڤرکۆت سەوز نظامی بوو یا کۆش فوتباڵی لۆ بەرۆ ڕەت بایەتن و تەنها بایەتن ئەیانیان کێشا ناو مزگەت جامعە و حتا لە بێسڵا سەدەد ئەوا بوون بیان ناو حەوزەکە و بە ئیستلاح غوسڵ تعمیدیان بن بۆ ئەوە لە ئەفکارێک هەسیان، لە بیر و باوەڕێک هەسیان، لە شتێک کە پێ معتەقدن، لە ئازادی خوازی، لە بەرابەری، لە دفاع لە مردم زەحمەتکێش، لە خەڵکێک کە هیچ پشتیبانیەتری نەبوو، ئەمانە پاشکشێکن بێنە دواوە بێژن ئێمە ئیمان تێری. ئەم سابقەکی توولانیە، ئەمانە لە ساڵ 2011 حمڵەیان کرد بە دێهاتی لە نزیکی سنا بەناو حەسەناوە، 5 نەفەر لە خانەوادێکیان کردە گرۆگان.
ئەمانە لە مەریوانە مجددەن لە چەند ساڵ گذشتە لە مەیانێکا کە جوانەکان جەمە بوونەوە مەشغول شۆخی و کەنین و ئەوانە بوون جوانەکە چەند نەفەریانیان گر بە کوتەبکاریان کرد لە مەیان مەریوانە دەرنەتیجە ئەمە شتێ نییە کە حزبێک کە ناوخۆی ئەنێ حزبێکی ئازادی خواست بە هەر بیر و باوەڕێ منتاز سەلەفی نییە ناوخۆی ئەنێ لە ئەم مەسئلە فاصلە ئەگرێ تەمایز بۆ خۆی دانی ئەشێ محکومیکە بە شدت و ئەشێ بە مردمێکە ئەیژنەون پەیامەکەیان بێژی بڕۆنە یارمەتی و پشتیبانی و کۆمەک مردم دارسێرانەوە ئەمە تەوەقوعە لە حزبێک کە بەخۆی ژێ حزب سیاسی على رغم ئەم حزبە ناسیۆنالیستە نازانم فڵانە هەرچێ کەس بالأخره لە تەکەم جریانە نییە لە تەک ئەم نوعە حرەکاتان نییە قەمە ناکێشێ بۆ مردم چەقۆکێشی ناکە بەدەست حملە ناکە بە مردم و مردم لە خیابانە ناگرێ کوتەکاریان کە دانیشەمە تەوەقع و هەرو جۆرەواوتم ئەم تاریخە مۆبارزەی تەکاکریادا ئەم تاریخە لە مقابل یا بنیامگەل ئازادی خواز وێساگن بنیامگەل چەپ وێساگن بنیامگەل کۆمونیست شەڕیان کردگا تا ئەمە قامی بە عقبنشینی وادارکەن و وادار بوون بە عقبنشینی بە تۆر واقعی منتها لە غیاب نیروگەل چەپە و بەئیسلام مەیانێکە لە جمهوری ئیسلامیشە گردیانە هاتک نەسۆ مەیان سەریان باس کردە ئەمە ئەسڵ مەسئلەی شەخسییان ممکنە نەفەرێکیان کوتەکداوێ مەسئلەی ئەوان تەزادە لە تەک تواو ئەفکارێکە کە جنس و بۆی ئازادی خوازی هەست دەنجە مەشی محکوم بێ لەلایەن هەر حزبێک کۆشی محکوم بێ ممنون زۆر سپاس هاوڕە مەلەکە عزەتی هاوڕە هەمایانی بۆ دەستگەر دێم بۆ لایەوە باسەکەی ئەدامە بدەین لە هەمچین وەزعیەتێک یا ئەتفاقێکەوە ئاکەوێت بەشێک لە خەڵک یا بەشێک لە جامعە باسیەوەکەن کامە تێۆری تۆتەیە و کاری جمهوری ئیسلامی و ئەو شتانە تا چەند ئێمە ئەتوانێت ڕاست بێت ئەم تێۆری تۆتەیە ئەتوانێت دروست بێت بەلەوا منی سڵام هەیە بۆ میوانەکان و خۆت هەروە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆن و بەلەوا پێم خۆشە هەر لێرەوە دەستخۆشی بکەم لە تەواوی ئەو ژن و پیاوانە کە لە داسێرانە لە 48 سەعاتی گوزەشتا جارێکی تر و بیری گشتمانیان هێناوەوە کە ڕێگەی مقابلە لەگەر ارتجاعی ئیسلامی هاتنەمەیان و خۆرۆشان و ئامادەگی متحدانەیە دەستیان خۆش پێ ماندوو نەبن ئەبێ ئێمە دووبارە ئەم سنەتە کە سنەتێک بووە لە ئێرانە و ئێمە وەکو کەسگەرێکە لە مەریوان گەورە بووین لە مەریوانە نەوجەوانیمان لەگەڵ ئەم مبارزە و اتحاد و یەکیەتی و تعرض بە هەر ناڕۆشنیەک بە زندگی مەدەنی و شایی و خۆشیمان لە بیرمانە کە جارێتر هاوردیانەوە بیرمان دەستیان خۆش بێت ئومێدوارم وەکو ئەوام ئەڵێن یا خۆکو ئێمە ئەڵێن نمونەیان زۆر بێ لە هەموو شوێنێک لە ئەوزاوە ئەحواڵی هەستیاری ئیمڕۆوە من پێم وایە کە مردم لە کوردستان و لە ئێران زۆر وریاترن لە ئەوە کە فریوی ئەم جۆرەشتا ئەم شعارە لاوەکیانە بخۆن ئەم مەسەلە و ئەم ئێدعا کە پێ ئەڵێن تێئۆری تەوتەئە ئەتوانێت تا ئەنازەیە دڵ مردم سەردەوەکە تا ئەتوانێت تا ئەنازەیە دەستیان بە ئیسڵاح دەستەوەستان ڕایەنگرێ بەرامبەر بە ئەم ملهوڕیەوە ئێمە ئیبینین کە سەلەفیەکان کردویانە مقایسەکردنی سەلەفی و جمهوری ئیسلامی معلومە لەباری ڕیشەوە ئەوەیە بە قەوڵی فارس ئەڵێن بەرحاڵ ارتجاع میزایەت لە عانێکە و ارتجاع جمهوری ئیسلامی هادە سەرکارە ارتجاعی سەلەفی و هەزاران وەکو خۆی لە جامعا بوون بەڵام ئەمە بەو معنانی هەمیشە یەک بە یەکە لە شەڕی فەرقەی ئیسلامیە جاری وا بۆ جمهوری ئیسلامی و سەرگوێ ئەمانیە کردووە بەڵام شکمان ناوێت لەوا بێت لە وەختێکا کە مەوقعیەتی بکەوێتە خەتەرەوە بزانێ خەریکە سەرنگون ئەبێ قەتعاً برادریانە قەتعاً فەمچی ئەوانە جمهوری ئیسلامی لە مبارزەی متحدانە و توودەیی مردم بەرامبەر بە سەلەفی ئەترسێ ئەویش چونکە وەزعیەتی خۆی و ئایندەی خۆی لە ئەوە هەبینێ بێدەلی نییە دوێشە و پاسەبان و نیروی ئەمنیەتی بە گازی ئەشکاوەر و باتوم شۆک ئەلکتریکی بەربوونە سەدیان خەڵک لە داسێرانە ئەوان ئایندەی خۆیان لە ئەمە هەبینن کەوایە بە نەزەر من نابێت ئەم شتانە تەگەرە بخاتە بەر ئێرادەی جەمعی خەڵک و جوانان ئێستا مشەخەسەن لە شاری مەریوان و داسێران کە هێشتا بە گەرما و گەرم بەرامبەرکێکە وجودی هەست و بەخۆشیەوە ئەخبار لەوەوە تێکە لە سنە و کامیاران و نازانم باقی شارەکان ترەوە جوانان یا بە نووسی نامە یا بە ئەحساسی هاوپشتی و حتا ئەگەر لازم بێت
ڕایان گەیاندووە بە هاتن خۆیان بە پای خۆیان بۆ مەریوان و داسێران حاضرن لە ئەم بەرامبەرچیا بە نەفعی خەڵکو عەلەی ئەم ارتجاعی بە ئیسلاح مبارزە بکەن بەڵام نابێ ئەم مەسەلەیە هینە بخاتە تەگەرە بخاتە سەر ئرادەی مردمەوە یەک زەرە لەواش بکات کە سەلەفیگەری لە جامعەی ئێران هەر وەک جمهوری ئیسلامی بۆ شادی بەرامبەر بە خشونەت عەلەی ژن بەرامبەر بە ئازادی و بەرامبەر بە شایی مردم خەتەرێکی گەورەست کە لە ناو جامعە وجودی هەست و ئەبێ بەرامبەری بێسن ئەمانیشە وەک جمهوری ئیسلامی شەریکن لە تەواوی ئەو ژنانە وا خۆیان هەڵقاوێز کردووە بەدەست دابوونەری تووسنەتی کەسافەتی ئیسلامیەوە هەر وەکو ئەوانم هیچ فەرقی نییە هەر ئێستاش ئەگەر بەم ڕەمەزانیانە ئەگەر لە شار مەریوانە کچ و کوڕێک بڕەخسێ ئەوە خۆ نەڕەخسیوە ئاوایان کردووە ئەگەر بڕەخسێ وەکو ئەو دی وەکو کوردستانی عێراق لەوانەیە فتوای بدەن ئەمانە زدی مەدەنیەتن زدی بەشەریەتن زدی شادی خەڵکن زدی ڕەفاهن و لە نەتیجا سوال ئەوە نییە کە کێ پشتیوانیان و کێ پشتیوانیان نییە سوال ئەوەسە ئیجازەیان نییە کە عەرز ئەندام کەن ئیجازەیان نییە مخەلی زندگی مردم بن ئیجازەیان نییە مخەلی شادی و ژیانی مەدەنی مردم بن بە ئەوان هیچ مەربوط نییە کێ ئاوجو ئەفرۆشێت و کێ ئارەق ئەخواتەوە بڕۆن ئەوان نوێش خۆیان بکەن شادی ئاواز ئونیڤەرساڵە لە هەموو شوێنەکە ئیجازە هەیە بەڵام نوێژ و تەلیلەکردن وان نییە بڕۆن لە مزگەوت خۆیانە بیکەن هەرچی ئەکەن بیکەن مێ خۆیانە مردم ئەچێ قرس ئەخوا خۆی ئەوکوژی ئەوانش بڕۆن هەرچی ئەکروا بیکەن لە نەتیجا مەسەلە لەسەر ئەوەیەکە وەختێ بە سێ ئاوا بەرەو ڕوو ئەبین بە نەزەر من ئەسڵەن نابێت لە ئەم بە ئەو شتانە بیرکەینەوەکە جاروبار وەک ئێوە باستان لێکرد لە ناو جامعە بڵاو ئەبێتەوە کە ئەمانە لەگەڵ جمهوری ئیسلامی یانین ڕیشیان یەکێکە لە بوتەی ارتجاعی جمهوری ئیسلامی سەوز بوون ئەگەر وەخت بێت هەر وەک عەبەی دارابی ئیشارەی پێکرد لە شرایطێکاوە ژێر جامعە قوڵاوە ئەمانە هیچ کارە بوون خۆیان شاردەسەوە ولی لە شرایطێکاوە ارتجاعی تێتە قودرەت دیارە ئەمانیشە پا ئەگرن ئەمە بەحسێ دوور و درێژترە لە وەختێکە ئەتوانین بیکەین من بە کورتی فقط ئەوە بڵێن نابێت گوێ بدەن بە ئەمە جمهوری ئیسلامی نییە هەر کەس هەست وەختی هاتۆسە بەرماڵەکەی من قولەپای ئەشکێنم ئەمە شتێ بووە خودی مردم داسێران کردیان و ئەبێت لە شارەکانی ترۆ پشتیوانیان لێ بکرێت و ئەگەر لە مەوردگەرێتتر لە شوێنگەرترا ئاوا ئەمانە غەڵەتی وا بکەن و سەر بەرزۆکەن بە نەزەر من ئەشێ هەروایان مەعاملە لەگەڵ بکرێت زۆر سپاس هاوڕێوانی گودازگەر هاوڕێ ساڵحی سەرداری بەحسەکە لەگەڵ تۆ ئیدامە بدەم بەحسی هەستی سەلەم بینە ئەوی شەوەسە کە ئێژەن جبهەی ئەسڵی جمهوری ئیسلامیە و ئەمە جبهەیەکی فەرعیە ئێمە بە لە هەموو شتێک با باسی جبهەی ئەسڵیەکە بکەین شەڵ لەسەر جمهوری ئیسلامی بکەین دوایی لەگەڵ ئەمانە ئیسەیە شەڕەکە دوای ئەگەر گوێزراوە بۆ ئەولا ئەو لای شەڕی ئەو لای شکرێت تا چنێ ئێوە ئەم سیاسەتە ئەم بۆچونتانە بەلاو دروستە من پێم وایە لە تقابل لەگەڵ جمهوری ئیسلامیە بەرەی خەڵکی ئازادی خواست کرێکار و زەحمەتکێش خەڵکی مەریوان خەڵکی داسێران کەمیان نەهاوردووە ئەوە 42 ساڵە هەروواکە هوماینی گودازگەر ئیشارەی پێکرد ئەم شەڕە لەگەڵ جمهوری ئیسلامیە بووە چه کەسە ئەتوانێت ئەم تاریخە وەرەق باتۆ هەل لە یەکەمین ڕۆژی هاتنە سەرکاری جمهوری ئیسلامیە خەڵکی شارەکان و خەڵکی مەریوان و سێش مورد نەزەرمانە ڕێکی داسێران هەر لە تەقابڵ جمهوری ئیسلامیە وێساون بە نەزەر من ئەم دوانە هین نین مەسەڵەن ئیسا ئێمە تەعینی کەین بێژن ئیسا ئەمە ئەسڵیە ئەمە فەرعیە هەر کەسێ بە قەول هوماین وتی هاتە بەردرگاکەت الان ئەشێ لە مەقاڵیا بێسی من پێم وایە دروسە لە دارێک سەوز بوون دارێکی ارتجاعی کۆنەپەرستی ولێ هەر کامێکیان بۆ خۆشیان شێوە و شگرت و نەوع ڕەفتاریان ئەمە نەوع سنیە دواکەوتۆکەیەسی ئەمە ئەوانن وە ئەنسار ئیسلام بوون لە کوردستانی عێراقا ڕەهبەرانیان ئەوانن وا لە ئەفغانستان و ئەملاو ئەولاد دەورەیان دیۆ و هاتنۆ مواردێکیش لەگەڵ جمهوری ئیسلامیە حتى لە تەناقوزن لەسەر شیعەگەری و سونیگەری و لەسەر بەش لەسەر قدرەت لەسەرەوە کامیان دەسڵاتی زۆرتریان بێ بۆیە وەختێ ئەگەنە هەن خەڵک ئەگەنە تەقابڵ لەگەڵ ئازادیەکان و بەرابەری و ڕەفاه و خۆشبەختی و ئاسایش یەکن ولێ لە عین حاڵا بە نەزەر من شتگەل متەزاد و متفاوتشیان هەست بە یەکۆ ئەم ئێتفاقەوە لە مەریوانە قۆمیوە یا لە چەند موردێک وا پێمان ئیشارە کرد وها نییە کە
جمهوری ئیسلامی وتی سیادەیەوە بڕۆن لە مەرزەکەی باشماخە بن لە فلانە کاریگەر نە ئەوان گەرەکیانە بەرحاڵ سنەتێکی دواکەوتوی خۆیان شێوەی زندگی خۆیان چزانم ارتجاع و کۆنەپەرستیەوە عەقیدەیان هەیە پێی تەحمیلکن بەسەر خەڵکە ئیسا دوێکە لە باشماخ بووە نازانم ساڵەوە بەر لە سنە بووە پێرەشەو لە گەڕک داسێرانە بووە ئەمانەیە من پێم وانییە ئەمە لایەکی هەم جمهوری ئیسلامیە هەم ئەم جەماعەتەی سەلەفی ئەوانە ئەمانە بەنظر من دوور ڕەوشیان هەز ئەمانە حتا لە مواردێکە ممکنە لەسەر منفعەت خۆیان هین بکەن کەونە تەناقزۆ مەسەڵەن بۆچی مەسەڵەن مەلا محەممەد ڕەبیعی جمهوری ئیسلامی ئەدامی نەکرد لە کرماشانە چوزانم یا ئەوانەی بەعزە وەختێک خۆدە مفتیزادە چەندێ خزمەتی کرد بە جمهوری ئیسلامی هاوڕێیان باسییان کرد پای جمهوری ئیسلامی و پاسدار و ئیطلاعات بۆ کوردستان مفتیزا و مەکتەب قورئان کردیان لێ وەختێک چوزانم لەسەر بەش لەسەر سەهم لەسەر قودرەتگیری خسیانە زیندە دوایش لە زیندانە دەرەوە نەما و مرد بە هەر دەرەجەیە ئەمانە چوزانم منفعەتیان بە یەک بخوا خب لە تەقابل خەڵکایەکێکن بەعزە وەختێک لە مناسباتێکە لە تەناسب خوایەکە حتا لە اختلافات بین دەوڵەتهای منتەقە ئەمانە بەشێکیان حتا سەر بە عەرەبستان و ئەوانن بەشکیان سەر بە تورکیان بەشێکیان نازانم سەر بە ئەفغانستانن بۆیە بە نظر من ئەوە نییە کە ئێستا ئێمە بێژین جارێ لەگەڵ جمهوری ئیسلامیە حیج ناکەین جارێ ئەمە ئەکەین بە جبهەی ئەسلیمان یان نەخێر قەی ناکە ئەمە هیچ نییە دایانە لە جەمال فەیزی یا لە فلانێ شوێنە تەعەڕوزیان کردووە بە کەسێک جارێ ئەسڵ کار ئێمە تەقابل لەگەڵ جمهوری ئیسلامیە ئەمە بە نظر من ناخوا خەڵک وا ناکەن ئێمە هیچ وەخت کەممان نەهاوردووە خەڵک کەمی نەهاوردووە لە تەقابل لەگەڵ جمهوری ئیسلامیە بەڵام وەختێ ئەم شەڕەیش و ئەمانە گەرەکیانە دەرگات پێ بگرن ئەشێ لە مەقابل ئەمانە بێسی بیرکرد بەلا ڕێدابردنە بێژن ئیسە ئێمە چزانم ئەوە بوو لەوە بەریان و تەزاد ئەسڵی و تەزاد نازانم غێرە ئەسڵی شتی وانە جامعە ئاواسە مبارزە ئاواسە تەقابل ئاواسە جمهوری ئیسلامی هەز لەوێ هەر جۆرێک پێمان بکرێت تەقابڵ یاسین خەڵک کردویانە بەرامبەری بە هەر شێوەیە لە 40 ساڵ ڕابردووە هەر کوڵە دیکتاتۆرێ هەر مرتەجع و کۆنەپەرستێکیش کە بێت بە ئازادیەکان خەڵک تەعەڕوزکە بە حقوقی ژنان تەعەڕوزکە بە کەسێک وا مەشروع بخواتەوە یا مەشروع بەفرۆشێ یا ڕەمەزان ڕۆژوو ناگرێت بە ئێوە چی وەچی من نەپرسم بۆ تۆ ڕەمەزانەگری کێم حەقی بە ئێوە داوە 1400 ساڵ بێخودی کرد لەمەوە بەر وتی ئەشێچە خەڵکە بەشەر هاتووە سەم دنیا ڕەحەت بە مەیل خۆی ئازاد زندگیکە ئەمە یانێکی ئەم لەکوێوە هاتووە کە ئێوە حەقتان هەست بێژن ئێمە قەی ناکە ڕۆژووە گرین نازانم نوێژەکەین تۆ یەشێ بیکرد تۆ حەقە نییە مەشروب خۆی تۆ حەقە نییە باڵە ڕوودکەی تۆ حەقە نییە گۆرانی بێژی ئەمە حەقی سروشتی و تەبیعی هەموو ئینسانێکە لەو جامعە کە ئەمانە 1400 ساڵە خەریکن ئەم حەقە لە خەڵک زەوتەکە و بەداخەوە جەماعەتی ئەم سوورەت مەسەلەیانە قبول کردووە کە ئەوە نوێژە دەوێ بکرێت بۆ دەوێ بکرێت ئەوە مەشروبە نایە بخورێتەوە بۆ نایە بخورێتەوە ڕەقس مەمنوعە هەڵپەڵکێ مەمنوعە شایی و گۆرانی وتن مەمنوعە بۆیە من وازانم ئەم تەزاد ئەسڵی و نازام جبهەی ئەسڵی شتە ناواقعیە بەلا ڕێبردنە ئەم مبارزە ئەم ئێعترازە ئەم تەقابلە هەمزەمان لەگەڵ جمهوری ئیسلامیایە لەگەڵ کۆنەپەرستیایە لەگەڵ داعشایە لەگەڵ ئیسلام و سەلەفی و هەر کەسێکی تر حتا سەلەفیش نەبێت تەعەڕوزکە تەجاوزکە بە حقوقی خەڵک بەرزەمەشێ لە مەقابلە بێسێ بۆیە ئێمە وای بینین و خەڵکی شارەکان و خەڵکی تێکۆشەری ئێران و داسێران و مەریوانیش لەم 48 ساعتە هەروایان کرد. زۆر سپاس هاوڕە عەبەی دارابی پرسیارێک کەیسە شاید زۆربەی و کەسانە کەیسە بینەر و بینەرمانن یا دوایش ئەم بەرنامە ببینەوە بەشێکیشی بەدڵنیایی و خەڵکی داسێران کەیسە شاید لە ڕێی سوشیال میدیاوە تماشای ئەم وتوێژەکەن تەوسیەی ئێوە وەکو کەسێک کە 42 ساڵ سابقەی مبارزاتیتان هەیە لە
جمهوری ئیسلامیە و هەروەها لە داسێرانە و یەکێ لە ئەو کەسانە و شخصیەتانە کە لەوێ خەڵک چاو گوێی لە دەم و دەمتانە. پێم خۆشە قسەی ئێوە یا تەوسیەی ئێوە بە جوانانی ئەو جامعە بە جوانانی داسێران و ژنان و کوڕان و کچان چی؟ بەڵێ من هەبکو هاوڕێیان لە قسەباسکانە باسییان لێکردو منیش بۆم ئیشارەیەکم پێ کرد. ئێمەش 40 ساڵەوە بەرگەنجایە بوونی وەکو ئیسە جوانانی وەکو ئیسەی ئێوە ژنان و پیاوانێک بووین کە بالاخره موردی تعرضی ڕژیمێک بووین بە چاشنی ئەم نەوعە لە مەذهب کە پێڵێن سەلەفیگەری کە پێڵێن داعش کە پێڵێن بە ناوی ئیسلامیۆ لەگەڵ گشت ئەمانە دەست و پەنجەمان دەرکردو بۆیە ئەزانین الان لە کوردستان ئێران لە مەریوان لە داسێران لەو شوێنانە کە ئەمانە هێرشان فیلۆسۆفەت شی ئەگوزێرەوە چی بزانەوە ئەمە ئەو کەسانێن کە ئەم تەجاربەمان هەیە ئەم تەجاربە 40 ساڵمان هەیە ئێمە ژۆگەوە تووشێم شەڕە بووین تووشیان کردین بەڵام ئێمە هەر وەکو ئێوە ئەلبەتە ئێوە بە کۆڵە تەجاربی زۆرتریشەوە تازە تەواو و تەلاشانەکردن ماوا کراوە بالاخره غەنیمەتێک ئەلعانی ئەوە بەدەستیەوە بۆ پێشڕەویتان ئێمە گشت ئەم بوارەمان تێپەڕ کردووە ئەم تاریخەمان تێپەڕ کردووە ئەم تاریخمان تێپەڕ کردووە لە شەڕ لەگەڵ ئەمانە با پێتان بڵێم ئەوەڵین فیشە کە تەقی و ئەوەڵین کەسانێک کە کوژرا لە کوردستان ئێرانە بە وەسیلەی ئەم داعشیانە بوو ئەوەڵین پایەگایە کە لە کوردستانە دانرا و جمهوری ئیسلامی هیچ پایەگایەکی نەبوو غێر پادگانەکان نەبێت ئەم جەماعەتە سەلەفیە دایاننا هاتن بەناو پێشمەرگی موسڵمان و دایاننا و لولەی تفانکیان کردە خەڵکیان کوشت خەڵکی بێدفاع خەڵکی وحشتیان پەرە پێدا و ئێمەی جوان و نەسلی ئەو زەمانە بووین کە بەربەرەکەی جدیمان لەگەڵیانە کردو ڕاوێستای محکەم ئێمەی کۆمۆنیست ئەو سەردەمە قاتعانە جەسورانە هەر وەکو ئیسەیەوە لە بەرەبەرێنی دەسەن بۆیە ئەم پەدیدە بوون وتم تاریخی ئەمە حقیقەتەکەی وەیە کە ئێمە ئەمانەمان گشتیوە کە لە عالەم ساحنانە کە ئیسا ئەمانە خەریکن بە شمشێر و بە زەرگ و بە چی وەدێنەوە بالاخره خەریکن خەڵک ئەترسێن و جوانان و گەنجان ئەتۆقن کە بەڵێ تۆ مەشر مەخۆ تۆ ڕۆژوو بگرە و تۆ مەڕەقسە و تۆ خۆش و شادی لابە و ئەوە بکە کە ئێمە ئیسلام تەبلیغ قوانینی سەدان ساڵەوە پێش قەرنهانەوە پێش کردومانە تۆی بێ ئەوە قبول کرد ئەمە غێرە ممکنە بۆیە ئەڵێم کە ئەمە ئەو شتەیە ئەو حەقە کە ئێوە دەرتانە ئازاد بن خۆشبەخت بن بەختەوەر بن شاد بن کەس حەقتان نەخوا ئەبێ حرەکەتی بۆ بکەن تاریخێک کە ئێمە دەستمان پێ کرد 42 ساڵەوە بەرەوە بۆ ئەوە کە ئەوە متەحەققەکان ئەم تاریخ بەدەستی ئێوەیە ئەتوانن لە بەرابەرەمانە پاشەکشێکن ئەتوان پاشەکشیان پێ بکەن بۆیە تەوسیەی ئێمە وەکو ئەو نەسڵە و ئیسەش لەگەڵتانین بە هەموو تواناوە ئەوەیە کە ئێوە ئەبێت بەربەرەکانی جدی کە نەگەنە وەزیەتە ئەمانە دەسەڵاتیان بێ و حاکمیەتیان بێ هەر ئەمایە بینن کە 42 ساڵە ئەیبینن لە شارەکان لە سەتاسە ئێران لە مەنتەقە لە گەورەك لە مەحال لە هەموو شوێن خۆتان شاهدی دەیان و سەدان نمونە هەن کە شەڕی سەلەفیگەری شەڕی مەذهەبی سیاسەتمەداران و سەرمایەدارانی ئیسلامی لە ئێرانە هێنان ناو ماڵان ژن و کچیان بە وەسیلەی باوک برا مێرد نەک بە دەها بە سەدها بە هەزاران دابکوشت شەڕەکان هێنا ناو ماڵەکانیەوە ئەنێ شەڕی 1400 ساڵەوە پێشیان هێنان نێو ماڵەکاندا ئەمانە ئەگەر دەسەڵاتیان بێت هیچ شتێک هیچ نەوە ئازادیەک بۆ خەڵک بەڕسمیان ناراستن کە هیچ بەڵکو هەموو لێزەوت دەکەن ئەمە شەڕی ئێوەیە بۆ ئەوە کە 42 ساڵەوە بەدەستی پێکردو بۆ ئازادیتان بۆ خۆشبەختیتان بۆ ژیانتان بۆ ئاسایش و ئەمنیەتان ئەم شەڕە دەرگای پێگردوونە بێ بیکەن ئەم شەڕە بێ جوابی پێبەنەوە ئەم شەڕە شتێک نییە کە سادە لە کناری ڕۆوی بێژی وڵات جەماعەتێکی حەوەش نەفەری هاتم و بەخێرە جوانەکان گەرگەریان وسەبی کرد نا لێرە پاشەکشیەکەن ئەمە بە یەک دووسێ و ناوێسێ ئێمە نەمانێش ئەو دەورە ئێوە ئەبێ 100 بەرابەر ئێمە چون بۆ یاڵم 100 بەرابەرەوە لەبار تعداد و نفوذ تقریبا چەندین بەرابەر ئەو دەورە چ لە کوردستان چ لە سەد ئێرانە ئەو کاتە ئێران حدودی 22 تا 30 ملیۆن بوو ئێستا ئێران 85 ملیۆنیە جوانانی ئەو شارە
هەموو یەکێ ناسی سینە مەحەلە و مەحەلەکەتر ناناسی ئەوە نەزۆر بۆیە گەرەک ئەم ئەقدامە ئەم تەلاشەی جمهوری ئیسلامی و ئەم ئەرتجاعانە لەژێر چەتری ئەرتجاعێکی سەراسەریە لە سەتر ئێرانە ڕووی لە دەرگای هەمووتانە بەقول فازەرەی شەتۆر دەمە دەرە خونێ هەمەتون خابیدێ بەنەزەر من بەر دەرگای هەمووتانە خۆتەوە دفاع نەکەن لەمە سۆزی دفاعتان پێ ناکرێ بەتەنیا بۆیە ئەم حرەکەتە کە خەڵکی مەریوان و خەڵکی داسێران دەستی پێکردووە دقیقاً داخوازی كل خەڵکی سەتاسەری ئێران و خەڵکی کوردستانە کەم نەیەڵەن ئەمانە بێ متوقفکەن هەڵوێستیان حرەکەتیان کرداری عەمەلیان و پێیان نیشان بن کە ئێمە ئازادیمانەوێ بەرابەریمانەوێ خۆشبەختیمانەوێ بەرابەری ژن و پیاومانەوێ بە هیچ شێوەیە نەتەنیا پاشەکشی لێناکرێ هەر کەسێ بێتە کۆسپومانە لەبەر ڕێگەمانە لایە بێ ئەبێ ئەم تەسمیمە ئەم عەزمە و ئەم جەزمەشێ بمعنای واقعی بصورتی فعل دەربێت عملی بکرێت دەشێمشتە بۆیە من گەرەکەمەوە بڵێم کە حقیقەتەن ئەم حرەکەتەکە ئەم بەشەرە داعشی کردوانە ئیدامە هەمان سیاسەتی 42 ساڵی لەوە پێشە بۆیە بێ جوابی پێبن جوابی پێبن ئیسێوە زۆر ڕۆشنن زۆر ئاگاهن زۆر باش ئەزانن کە چی زۆرێکتانی کراوە تماشای گیرفانی هەموو گەنجی جوان کە خالیە ژیانی نییە ماڵی نییە خۆشبەختی نییە زۆرێکی ئەسەن لە بەحرەکە ناخنکە بەخاتەوە هیچ ئاسوەیەک بۆ خۆیان نەبن لە پەرتە و دەسەڵاتدارێتی ئیسلام لە پەرتە و دەسەڵاتداری سەرمایەداران بە ناو ئیسلام حاکمە و ئەمانەش وەکو ئەم بەشەش لە داعش گرەکە لەجێ ئەو چەترە گەورە جیان بۆ تۆ خەریک من پەلامارەیە دەم بە نەزەر من خەریک من پەلەقەژەیەکەم بۆیە ئەبێ ئێوە پێیان نیشان بن زۆر بەڕۆشنی پێیان نیشان بن شاری مەریوان کوردستانی ئێران جێگەی ژیانە ئەمە ئەو شوێنە نییە کە ئەوان گەرەکیان بە ملتوان گێڕانن تماشا ئەوزا ئێران کە بە ئێقراری خودی جمهوری ئیسلامی زیاتر لە 60% گەنجان لە شارە گەورەکان ئێرانە ئەلئان تەواوی ئەم سونەتە کەسیفە ئیسلامیان ناوەتە هەن کردووە لێوە عبوریان کردووە وەلعەن بە میلی خۆیان بە دڵی خۆیان بە ئارەزوی خۆیان بە ویستی خۆیان دەرکە بژینی زندگی بکەن ئینی کەحتەکم ئیزدواجکم تەواو بوو ئەم شتانە ئەم قسە پوچانە و ئەم بە شمشێر ناکرێت بە شمشێر ناتوانێت خەڵ وادارکەی بەوە کە واقعا ڕۆژوو بگرێت وادارکەی بەوە کە مەسەڵەن لە زایزی ئەم دنیا هیچ بەهرەمەند نەبێت ئەگەر ئاخرەت دەڵێ بژێن خۆتان بڕۆچیەکەن بڕۆن دیکەن ئەم دنیا جێگەی ژیانە جێگەی خۆشیە جێگەی بەختەوەری یەک جارە دێ ئەڕوا بۆ ئێوە گەرتان بە ترس و تۆقان ئەمە هەمژێر بۆ خۆتان و لەولاشۆ وەلوەلێ بەهەش نیشان بن بە خەڵک ئەم درۆ تاکەی ئەم درۆ خەڵک جوابی هەست بۆی وە جوابیان داوتون وایە من قسم بۆ خەڵکی مەریوان بۆ خەڵکی داسێران وانە ئەوە نییە کە بێژم مەقاومەت بکەن چون ئاخوان مەقاومەتەکە ئەنوێستەون قسم ئەوەیە کە خەڵکی کوردستانە بێ بڕێک بێ هیچ ئەمراولایەت بە سرعەت بە هەر چەشنەکەتوان حمایەتکەن نەمانە پاڵپشتی ئەمە بن ئەم بزوتنەوەیەکی سەراسەریە بزوتنەوەی ئازادی خوازی بەرابەری تەڵەبی خۆشبەختی بەرابەری ژن و پیا بزوتنەوەیەکە پانوبەرینی دنیا بە پانوبەرینی کوردستان بە پانوبەرینی ئێران بۆیە دفاع لەم خواستە کە خەڵکی مەریوانی ئەمڕۆ لە بەرابەر کەسیفترین بەشی ئیسلامە ئەڵبەتە ئیسلام گشتی کەسیفە ئەفۆکانە ئەو قسەمەکە لە بەرابەر ئەم بەشە کە ناویان سەلەفیە و ناویان داعشە بەخەرە مەزم تەلاشێکی بەرهەقە مستحقی هەموو چەشنە دفاعەکە مستحقی هەموو چەشنە حمایەتێکە هیچ کەس نابێ شک و شوبهەکان لەمە ئەم شەڕێکی گەورەترە شەڕی بینی دوو نەفەر و دوو خێڵ و دوو تایپ و دوو عەشیرە و دوو قەبیلە نییە شەڕی شارێک و مەحەل و گەڕەکێک نییە شەڕێکە 42 ساڵە لە ئێرانە جاریە سەدها هەزار کوشتەی داوە ملیۆنها ئینسانیتیا زەخمی بووە سەدها هەزار ئینسان مەفقود کراوە بۆی خەڵکی تر ئەزانێت چی بکە تۆ ناتوانێت بێت بە مەلی خۆت بە شەمشەرە بێت کەیتە سەر گەنجێک و بچی دەرێکێشی تو بەشەوە ئازارەتی بن کوشتنی ئەزەت و ئازاری و گەنجە ئەزەت و ئازاری هەموو گەنجانە لەسەر تاسە کوردستان لەسەر تاسەیرە بۆیە موازنم ئەمە حرەکەتە ئەم ڕاوێستاویە ئەم ئەقدامە
شۆڕژگەرانە کە خەڵکی مەریوان و داسێران دەستیان پێ کردووە شایستەی باشترین بە نەزەرم کۆمە کرد شایستەی باشترین حمایەتە بە هەر شکل و شێوەیەک ئەم دەنگە لێرە دەستی پێکردووە دەنگی هەمووتان بۆیە من داواکەم لە خەڵکی سەرتاسەری کوردستان بەهانای خەڵکی مەریوانەوە بێن ئەم سەنگەرە تەقویەت بکەن سەنگەرە بەهێز بکەن و ئەم داعشانە پاشەکشێ پێ بکەن و بیان بنەوە ئەو شوێنە ئێمە 40 ساڵ پاشەکشەمان پێکردوونیەوە ئەوە بێت بۆ هەمیشە پاشەکشیان بێت ئەمە ئەو نقطەیە کە بەنەزەر من خەڵک ئەلان خەریجەسی ئێمەش بە هەموو شێوەیەک حمایەتی لێ زۆر سپاس دەکەم ئەگەڕێمە بۆ لای ئێوە هاوڕێ مەلەکەی عەزەتی میکرۆفۆنەکەتان زۆر باشە زۆر سپاس پرسیارێک یا بەحسێکە هەیە و لە عەکسەکان یا لەو فیلمانەکە لە ئاعترازی دوێنێ شەو ینی دووشەوی ڕابردوو لە داسێرانە بوو حزوری ژنان بوو لەو ئاعترازا و لەو مبارزە کە لە جریانە بوو پێم خۆشەوە زۆرتر لەسەرەوە باس بکەن کە چ نەخشێکیان هەیە واقعاً ژنان لە مبارزاتە وەتوان چ نەخشێک بگێڕن ئێوە تەجروبەی خۆشتان هەیە و حەزەکەم بۆ بینەران باس بکەن حتما هاوڕێسەیوان با ئەوەڵ ئشارەکەم بە مەسەلەیەک کەسکلێکە مەنافعیان لە ماینەوەی جمهوری ئیسلامیە هەست کەسکلێکە یا منفعات اقتصادیان تەمینەوێ یا قدرەتیان تەمینەوێ تواو بەحسەکەیان لە دفاع لە بووینەوەی جمهوری ئیسلامی ئەوەسە کاگە جمهوری ئیسلامی نەوێ مێش وەک سووریەمان بەسەرتێ یاگە جمهوری ئیسلامی نەوێ مێش وەک عێراقمان بەسەرتێ داعش تێ فڵانەکات فیسارەوێ ژن و مناڵمانەوەن ئەماکەن ئەواکەن ئەمە دروست لە شرایەتێکە کە جمهوری ئیسلامی حزوری هەست داعش حالە بەرماڵ دەرگای مردمە داعش بە زۆر بە جەبر بنیامەکان لە ماڵ ئەکێشێتە دەرەوە کوتەکاریانەکە و قەتعاً حتماً تەوەقع و تەسەوریشی وەسا تواوەی تر کارەکەی کردگۆ چوو بۆ کەسی تریش ناتوانێت لە مقابڵ یا بێسێ منتها هەر لەم شرایەتە دوێشە من ئەکسکەلێکم دی کە واقعاً دڵخۆش کننده بوو ئەکس بە تایبەت دوودانە ژن کە دار بەدەستیانەوە بوو و ئامادە بوون کە ئەگەر کەسێ تعڕزی کرد بە مەحەلەکەیان ئەگەر کەسێ مخل ئاسایش و ئەمنیەت مناڵ و ماڵیان بوو خۆیان بە خەمەتی بگەین و خۆیان ئەدەبیکەن و خۆیان جڵەوی پێ بگرن و بەری پێ بگرن کەما ئینکە تا لە 42 ساڵ لەمەوە بەرەوە بۆ وجود جمهوری ئیسلامی بە وجود ئەنواع و ئەقسام سیستم داعشی و سەلەفی و مفتیزا و غیرە و زالک ژنان لە مقابل تواومانە وێساگن ژنان بە عەزەمەت ئێران لە مقابل جمهوری ئیسلامیە وێساگن دەرنەتیجە ئەمە ئەسڵ تعجباوە نەبوو دێنم ئەکسا حەداقل ئەوە بێژم منتافرە خۆشحاڵ کننده بوو کە لە مەحەلەیەکە لە جێگەیەکە لە شارێکە ژنان نەقشێکەوەنە بەرەو کە ئەشێ بیوەنە بەرەو نەقش دفاع لە خۆیان دفاع لە حەریم شەخسیان دفاع لەوەی کە کەس بە زۆر واداریان نەکات کارێ بکەن کە ناوێ بیکەن ئەمە وەتە ئەوەڵین جار نییە ژنان لە مەریوانە ئەم کاراکە نەگەر لە بیرتان بێ چەند ساڵەمەوە بەر مەسئلەی دووچەرخە سواری بوو کە گویا ئیمام جومعەی مەریوان بێسڵان لە خوتبەیەکە وتوی ژنان ئیجازەی دووچەرخە سواریان نییە ڕۆژ بعد از ئەم خوتبە بلافاصلە ژنان لە مەریوانە بە دووچەرخە لە کل خیابانگەل مەریوانە نمایشێکیاندا کە ئیمام جومعە جورئەت نەکات غەڵەت وا بکات دەفعێت و ئەمە نیشانەیەکە لە قدرەتە مردمان نشانەیەکە لە قدرەتم ژنگەلە و نیشانەیەکە لە قدرت سەفێکی متحد گەرەکی نییە تەسلیم بێ گەرەکی نییە سەرنەوەش خۆی بسپێرێتە دەست بە شەرێکە لە 1400 ساڵ لەمەوە بەرەو هاوردیگە تا ئیسا و ئیسەیشە بە زۆر گەرەکی کەسێک وادارکە عەلا ڕەغم مەیل خۆی عەلا ڕەغم خاستەی خۆی کاری بکات کە ئەوان گەرەکیانە بیکات مبارزەی ژنان لە کورسانە ساڵها لەمەوە بەشڕۆ بوو زمانێکی ژنان لە کورسانە مسلح بوون و مسلحانە لە ئەهدافیان لە باوەڕەکانیان لەوەکە لە پایە وێسابوون عەلەی جمهوری ئیسلامی شەڕ مسلحانەیان دەست پێ کرد و لە جەبهەکانە عەلەی جەبهەی ئیرتیجاع شەڕیان کرد و بە شعار زەندەبات سۆسیالیزمەوە تیا چوون فرێکیان دەنگشە ئەم مبارزەیەکە کە تاریخی هەست سابقەی هەست ئیسە ئیتر کورسان هەڵەبجە نییە کە 1357 کەنیش بە زۆر محەجەبە بکەن بۆ گرامی داشت لە یاد
ساڵ 1357 و دزین انقلاب و بە سرقەتبردن انقلاب تەوەسط ئەم جەمعە. مەریوان تەجروبێکی ناگە پشتسەر، مەریوان مەجموعەی ژن مسلحی بووگە، مەریوان کەسگەلێکی هەست، چهرەگەلێکی هەست کە لە سەد ئێرانە صاحب نەزەرن، کە لە سەد سیاست لە ئێرانە دەخاڵەتەکەن، نە فقط محدود بە کورسان و مەریوان نییە. دەنەتیجە ئەم شارە ناتوانێت بچێتە تحت تەسەلوت کەسێک کە تێ بە ئەمنیەت ماڵەکەی تۆ حملە ئەکا، بە قەمە حملە ئەکا. دەنەتیجە ژنان نەقشیان دفاع لە ماڵیان، دفاع لە مناڵیان، دفاع لە حیسیەت خۆیان، دفاع لە کەرامەت ئینسانی خۆیان معلومە واداریانەکە بێنە دەرەوە، معلومە واداریانەکە بە هەر وەسیلەی لە بەرابەر ئەم تەعەڕوزە شەنیعا بێسن. من وازانم فەرقی نیە لە بین ژن و پیاگا بۆ ئەوە لە خۆی دفاعکە، لە موقعیەتی دفاعکە، لە حیسیەتی دفاعکە، لە کەرامەت ئینسانی دفاعکە، لە ماڵ و مناڵی دفاعکە. وەلی ئەمەی کە نەق ژنان بەرجەستەس لێنا وازانم یەکێ لە مشەخەساتێکە کە 42 ساڵ مبارزە لە کورسانە ئەمەیە بەجێ هێشکا، بە ئێزافەی ئەوەی کە مداومەن تەداومی پیا کردگا، مداومەن بەرەو چووگە و مداومەن وەسیعتر و گستەردەتر بووگە. دەرنەتیجە بازم ئەیژم بۆ من تعجباوە نییە، منتە بێ ئەندازە جێگەی خۆشحاڵیە، بێ ئەندازە جێگەی دڵگەرمیە کە ژنان هەر بۆ وەزعیەتەوە کە لێنا حاکمە و عەلاڕەغم محدودکردنیان لەلایەن جمهوری ئیسلامیە و فەزایەکە دانریاگە بۆ ئەوەی کە ژن لەم شتکەلا دەخاڵەت نەکا و نەقشێک بۆ ژن تعریف کردیاگە بۆ ئەوە لە ماڵە بێت و مناڵگۆرەکە حازرەوێ بەدارێکە و لەسەر کوچەکەیە ئەوێسێ و حازرە ئامادەست کە جوابووی هەر نۆ تەعەڕوزێ بێ. دەنجە من ئەیژم ئەمە ئیتر مربوط بە دارسێران و مەریوان نییە، ئەمە مەسئلەیەکە کە تواو بنیامگەلێکە، ئازادی خوازی مەسئلەیانە، ئەمنیەت مەسئلەیانە، ڕفاه و ئاسایش مەسئلەیانە و حەریم شەخصی زندگی مەسئلەیانە، چ ژن و چ پیاک بڕۆن لە پشتیانە بێسن، پشتیبانیان لێ بکەن، دفاعیان لێ بکەن و ئەلێه ئەم وەزعیەتە بێسن. هەر دەرەجە لە عەقب نشینی مردم لە دارسێران، لە مەریوان، لە سەراسەر کورسان ئیجازە بە داعش و سەلەفی کە 10 قام بێتە بەرەو بە مۆمانەعەتگەل فرەتر ئیجادکە. سۆزیژێ ناوێ ڕووسەریەکەت فڵانە میزان بێتە خوارەوە، ناوێ ئەسڵ لە دەرەوە حزورۆ بێ، فەزای شار لە ژن خاڵیەکە. ئەمانە ناتوانین ناکرگێ مردم بۆ ئەوە خۆیان بتوانن زندگیەکی ڕاحەتیان بێ لە ئارامشە زندگیکەن، ناوێ ئیجازە بن بە گستەردەکردن ئەم تەعەڕوزە لە مقابڵیاشە بێسن بە ژن، بە پیاک، بە جوان، بە کەسکەلێکە مخالفە منە بێسن لە مقابڵیانە و جواییان پێ بنەوە، تەعەڕوزیان پێ بکەن و بە عەقب نشینی واداریان کەن، بە عەقب نشینیەکی مفتەزەح واداریان کەن. هەر ئەو جۆرە کە ئێمە 42 ساڵ لەمەوبەر لە شار سنام کارمانە کرد. قەتعەنیسە مبارزە وەسیعترەوە بووکە، تەعەمق فرەتری پیا کردگا، بنیامەکان فرەتر تەجروبەیان پیا کردگا، دەستاوەرتایە کە ئەو ساڵگەلە حالە خەمەتیانە و ئەمە ئەشێ بێت بە پەرچەمێ بۆ ئەوە بەر بە ئەم ڕەشی و تیرەگی و ئرتجاع و زد مردمی بووین، زد ئینسانیەت، زد ئارامش، زد ئاسایش بێسن. بازم تکرار یەکەمەوە، هەر دەرەجە لەوەی کە ئێمە وەک مردم دارسێران بڕینە دواوە، عەقب نشینی کەین و نەوێسین لە مقابڵەمانە، ئیجازە ئات بە ئەمان کە ئەوان دەقام بێنە بەرەوە و وەختی دەقام هاتە بەرەوە ئەوختە زندگی تر تەبدیلە بێ بە جەحەنەمێکە خۆیان تەشریحیەکەن و بەیانیەکەن. مرسی. سپاس هاوڕە هەمانی گودازگەر، ئەگەڕم بۆ لایەوە ئەگەر جەمبەندیەکەین لەم قسانە لەم تەحوڵاتەوە ئەم شانەکەی بینین، پێت وابێ ئەم مقاومەتکردنەوە ئەمنەوە حتا لە شارێک لە مەحلەیەکی چکۆلەیەوە چ تەئسیرێکی بێت لەسەر داهاتووی مبارزات لە ئێرانە، چونکە وەزعیەتی اقتصادی و شرایەتی ژیانی خەڵکواسە چاوەڕوان ئەکرێت کە خەڵک جارێکی تر وەکو ئابانی 6 و دەیمانینەوە هەش بڕژێن خیابانەکان و داوای حەقی خۆیان کەن. پێت وابێ ئەم ئەتفاقە چ تەئسیرێک دەتوانێت لەسەر وەزعیەتێکی وادا مثبەتیانە بێت. موفقیت بەرامبەر بە سەلەفی هەنگاوێکە لە موفقیت بەرامبەر بە مبارزەی گەورەتر عەلەی جمهوری ئیسلامی و ئێستا مردم ئێران و تەبەقەی کارگر دەستیان پێ کردووە.
بەلەوە بە نظر من لە ڕابطەکەم سوالی وا بنیام باشە بە دوو سێچت ئیشارە بکە بەستەگی بەوە هەیە کە ئەم مبارزاتەوە ئیسێمە لە بەڕێکی تۆزێک کۆلەترا وەلی زۆر جسوورانەترا لە داسێران و مەریوانە ئەیبینین چۆن بڕۆتە بەرەو ئەگەر ئەم تەحەوڵاتە و ئەم مبارزاتە دەست خاتە ناو ڕیشەی جامعە و دیکتاتوری و سەرکوتگەری و ئیستسمار و داسەپانی فەقر و هەژاری لە ژێرەوە بنکن کات و هەڵیگەڕنێتەوە ئومێدواری بۆ ئەوە کە جامعە ڕزگاری بێ زۆر زۆرترە ئێمە تەجروبەمان هەیە بە عمری خۆمان تەجروبەمان هەیە لە هەر لەو منتەقەی خۆمانە دووسێ نمونەمان دیوە لە کوردستانی عێراقا ئەڕۆیشت کە دوای سەددام دەست بخرێتە ژێر ڕیشەی جامعە و حاکمیەتی خەڵکی هەژار و فەقیر و کرێکار بگرێ بەدەستەوە دیمان نەیان هێش شکستیاندا وەختێ شکستیاندا و خودی حاکمانێکی تر هاتنە سەرکار ارتجاع و ئەم مەسەبیانە شرکەتیان کرد لە شەریک بوون لە قدرەت و حاکمیەتە وەختە شەریک بوون لە قدرەت و حاکمیەتە دیارە سەدان ژن لە کوردستان عێراقا ئەکوژێت و کەسیش هیچێ نایەژێ دیارە بە قەوڵی مەلەکەی عیزەتی 1357 نەفەر کشتێرن دەچکان بەسەریانە و کەسێکیش بای خەیاڵی نییە لە حکوومەتەکە یعنی ئەوە بڵێم لە ئەم تەحەوڵاتی داهاتووی ئێرانە ئەگەر تەحەوڵاتەکە ڕیشەیی نەبێت ئەگەر ئینقلابێکی ڕادیکاڵ نەکردێت تێک دەربێت یعنی ئەوەی وا ئیسا هەستی هەموویکی تێک با کام قسەی ئێمە زۆرێک لە تەبقاتی تر پێیان ناخۆشە هەر مەترسی ئەوە هەیە بازم ئەم ارتجاع سەر هەڵباتەوە بازم 5 دەهەتر ژیانی خەڵک ببا بە لە ڕێو تەباهیکە جا ئەمە ئەوە لە مۆر کوردستانی عێراقەوە من باسم کرد کە ئێستا ئێوە ئیوینن کە چ وەزعیەتێکە لە ئێرانی شاهروا بوو ئێمە تا دەورانی قیام ئەم شتە هەبوو ئەم مبارزە ڕیشەیە ئەم انقلابە ڕیشەیە لە کوردستانە بە تایبەت هەبوو ارتجاع خۆی کریاوە کون من و عەبەیدارابی و ساڵح لە خیابان هەورانیەکانە بەشۆن مەلای فڵان بایەوە ئەگەر ڕیان بڵێ بزانین ئەوە چی تووتوە لە فڵان شوێنە بەرعەلیژن خۆیان شاردبووە هەموو ئەوە سەر بکەوتایە ئێستا شتێ بەناو سەلەفی وجودی نەبوو لە ئێران و لە کوردستانە بەڵام لێرە شەروەکو کوردستانی عێراق ارتجاع هات و ئەوەی ئێمەی شکستدا و ئەوە بووە باعث ئەوە کە ئێستا ئێمە دوای 40 ساڵ قسەی سەلەفی بکەین بیگەڕنینەوە بۆ مناڵان و مناڵەزار ڕەفیقەکانی خۆمان بێژین ئێمە 41 ساڵ لەمە بەدەن ئەوەمانە کرد کە بەداخەوە ئێوە ئەشی سەر بیکەن لەبەرەوە ئەو وەختە ئێمە ئەومانە بۆ نەکرا زۆرمان بە ئیسلاح کەم بوو بۆ تەحەوڵاتی داهاتووی شەروایە ئەگەر ئاغای ڕۆحانی و خامنەی لا بچن خوێندەلیشا و ئەو ئەفسەرەکەی تر و ئەو دانەکەی تر بێتەوە سەرکار سەلەفی شەریک قودرەتە لە داهاتووە ئەم ارتجاع شەریک قودرەتە لە داهاتووە لەوانەیە تۆزێ بێژن بەژین لە چکەکەتان بۆ نەدواوە بەڵام مەزهەب شەریکە لە قودرەتە و دەخاڵەتگەرە بازن لە ژیانی ئەمان لە نەتیجە ئەوە کە باسی تەحەوڵاتی داهاتوو فڵان و ئەمانتە کرد ئێستاکە مەسەلەیەکی زۆر مهمە هەرچی ئەمێقتر هەرچی لێبڕاوانەتر هەرچی توودەیتر هەرچی تێک دەرتر بێ ئەم شتە عەلەی جمهوری ئیسلامی خەتەری ئەوە کە لە چەند ساڵی ئایندا بازم بە شمشێرەوە لە داسێران و لە بانە و لە بۆکان و لە مەریوان و لە سنە و لە فڵان و ئەمانە بڕۆنە بەردەم دەرگای مەردم زۆر کەمترە ئەمە وەکو تەجروبەیەکی زۆر زۆر مهم ئێمە هەمومان لە بیرمانە لە ئاخر قسەکانمان بە نەزەر من جارەتر وەک باقی میوانەکان تۆ تکراری یەکەمەوە لە خودی مەریوانە ئیجازەیان پێ مەدەن ئیجازەیان پێ نەدا ئەشێ بڕۆنە کون ئەبێ ئەم شایعە زۆر بێتەوە وا ئیمڕۆیەکێ بە منی وت ئێژن لەناو شار مەریوانە ژلە دەست ناکەوێ هەر سەلەفیە و ئەیسێنیت و ڕیشیە تاشی لەوانەیە شایعە بێ بەڵام خۆشە بێڵن کە فەزای شار ئاوایە پێ بێ بەرامبەریانەوە بچێن وتم ئەمە پێشبەردەی مبارزەی چەتەک جمهوری ئیسلامیە لە عین حاڵە گوێ مەدەن بۆ ئەوانە ئەڵێن خشونەت مەکەن خشونەت 40 ساڵە بە دەرگای پێمان کردووە نەخێر هەر مەدەنی بکەن هەر تەبلیغ بکەن دیارە ئەشێ بیکەن دیارە ماڵ و ماڵە بێ بە ژنان بە کچان بە فڵان بێژین ئەمانە بە ئیسلاح مەسئولی ژیانی ڕەشی ئێمن ئەوە ئەرێ وەری کێ وتویە ئەوان ئەگە شەق بۆشێنن من ناوێ بیوەشێنم آخر تاکەی کە لەشین کۆفەژین دەست ئەوان بێ من تەبلیغی مبارزەی مەسەلەحانە ناکەم من تەبلیغی شتێ خراو بە معنایە خراو ناژم خراوە هەمیشە ئەوانە ناکەم وەلێ ئەگەر شەقێکیان وەشانێتی دوو شەقیان لێبێ ئەوە یەکێ دوومەن من ئێژم ئەوە ئەم چەند ڕۆژە بە دڵخۆشیە و بەخۆشیەوە لە زۆرێک لە شارەکان کوردستانە جوانان فڵان ئیعلام ئامادەگییان کردووە دەفەرمون فرەتر بیکەن ئیطلاعیە و ئیعلامیە بنووسن بیخەنە ماڵیانەوە هەڕەشەیان لێ بکەن بێژە ناوێ وا بکەن بە دیوارەکانەوە بنووسن سەلەفی با بڕۆت گەردەنی ورد کات شعار نوویسی بکرێن
ئەعلام پشتیوانی علنی بکرێ لە مەریوانەوە لەناو ئەم دنیا مەجازیە بێژن ئێمەش هەست و فشاریان بۆ بێرن کە نەتوانین ئیتر ئەم جۆرە کارانە بکەن و خەڵک داسێران و خەڵک مەریوان تەنیا نەیەڵی. زۆر سپاس. کاتی بەرنامەکەمان بوو بە 1 ساعت، بۆیە من لە 1-2 دقیقە وەخت دەدەم بە هاوڕێ ساڵحی سەرداری کە وەکو قسەی ئاخر وەکووەکە بۆ شارەکانی تر یا بۆ خەڵکی ئێرانەوە بەوە بەتایبەت خەڵکی مەریوان و کوردستان چ قسەیەکتان هەیە؟ زۆر بە کورتی 1-2 نکتە هێژم. من پێم وایە دروسە ئیسا ئەم شەڕە بەردرگای بە مەحەلەی داسەیان و شار مەریوان گرتووە، بەڵام من پێم وایە شەڕێکی سەراسەریە، شەڕی جبهەی ئازادی خوازی و مەتەنیەت و علمانیەت و خۆشبەختی و ڕەفاهە لەگەڵ کۆنەپەرستی، ئرتجاع و دنیایەکی تاریک بۆ ئەکسەتی ئەو خەڵکە کە کەس نەوێرێ، وەکو ئەفغانستان، وەکو نازانم ئەو شوێنەوە زۆر کەس زانێ. بۆیە ئەم شەڕە سرفەن دروستە ئێستا جەرەقەکەی ها لە داسێرانە ئیمڕۆ ئەوانە، وەلێ شەڕێکە بە پانیایی ئەم سەرزەمینە، بە پانیایی ئێران و پانیایی کوردستان. وهە نییە ئەگەر ئیمڕۆ لە سەلەفیەکان لە داسیانە دایان لە جەمال و 2 نەفەرتریان نازام زەخمی کرد ئیتر خەڵکی بۆکان و مەهابەت هیچیانە ناقۆمی. من ئیتمینانم هەست هەفتەیە دوای ئەوە بەر بە ئازادی خوازی لە مەهاباد و سنە و سەقز و بۆکان دەگرن. بۆیە تەقابلی 2 جبهەی ئازادی خوازی و ڕەفاه و ئەمنیەتە لەگەڵ کۆنەپەرستی و ئرتجاع و ئەوانە. من داواکەم لە خەڵکی شارەکانی کوردستان ئەلعان لە حاڵ حازرە ئەوە ئرتجاع ئەوە سەلەفیەکانن، نازانم چێنێ ئاگادارن. من ئەمیوارە شتێکم پێگەیشتووە کە لە ئینستاگرامە دایان ناوەوە، شاید دوایش بڵاوی بکەمەوە. ئەوان فراخانیان داوە لە بانە، لە سەقز، لە هەچێ شارەکان کوردستان بە قەڵ خۆیان بێن بۆ یارمەتی برایان و خوشکانی خۆیان لە مەریوانە، گەلێکیانە جوبرانی شکستی 48 ساعەتەی خۆیان. دەی باشە ئەگەر کۆنەپەرستان و تاریک بینانە و کارەکەن ئەی بۆ جبهەی کۆمونیستەکان و چەپەکان و ئازادی خوازان نابێ بێن بە فریای خەڵکی مەریوان و داسێران. بۆیە هەروە کە هوماین باسی کرد، 1 بە نەزەر من ئەبێ حتمما حمایەت کرێت. من پێم وایە دیوار و هەموو شوێنێک و خیابان و کوچە و خۆڵان شار و دێ و شارۆچکە و خیابان و مەحەل کار و مەحەل زندگی ئەشێ بنووسن مەرگ بەرسەلەفی بژی ئازادی، بژی خەڵکی مەریوان، بژی ڕەفاه، بژی خۆشبەختی. و بەنظر من بە پەیامەکانیان حتا حزوریان ئەمە سنەتێکە لە جامعی کوردستان تایسەوەها بووە. باز 42 ساڵەوە بکە وەختی خەڵکی شاری مەریوان مەجبور بوون بۆ بەرگری لە شەڕ کۆچیان کرد، خەڵکی شاری سنە بە ڕاهپەیمایی بە پای پیاداتن بۆ مەریوان، خەڵکی سەقز و بانە و مەهابەت بە پای پیاداتن بۆ مەریوان. ئەمە شتێکی تازە نییە. بۆیە بە نظر من بۆ بردنەوەی ئەم شەڕە لەگەڵ سەلەفی و داعشی و هەرچێک جبهەی کۆنەپەرستیا، بە نظر من جبهەی ئازادی خوازی و چەپ و کۆمونیست و بەشەردۆست ئەشێ کەوێتە ڕێ، ئەشێ بە هەر تەریقەوە پێ ئەکرێ ئفتکار بە خەرجابە و بە یارمەتی خەڵکی شاری مەریوان و داسێرانە. ئەم شەڕە تەواو نەبووە. مطمئن بن ئەگەر متحد و متشکل نەبین و نەزانن کە قدرتمان هەست هەریمشە حاڵمان پێکەن. ئێمە خەبەرمان هەست هاتوونان لە شار مەریوانە خەریک تەوتەن. بۆیە خەڵکی مەریوان و داسێران کارخۆیانان کردووە بەشێکی. داواکەم لە خەڵکی مەریوان لە جوانەکانیش ئیمشەو سۆزی دووسپەی تا چەند ڕۆژ ئایەندە تا ئەم دەستاوەرە تەسوی دەکەین پشنە داسێران لەگەڵ خەڵکی داسێرانە بن، یارمەتیان کەن بەرامبەر بە ئرتجاع و کۆنەپەرستی بێسن، ڕاویان بنێن، نابێ بوێرن جارێکی تر خۆیان نیشان بن لە شار و لە دیا. ئەبێ کارێکیان پێ بکرێ نەوێرن جارێکی تر دەست بەرزۆکەن. هەر کەس دەست بەرزۆکان لە خەڵکی ئازادی خواست دەبێت دەستی پشکێن بە هەر تەریقەیەکرێ. بۆیە من پەیام ئەوەیە جا لە خەڵکی شارەکانی تر خەڵکی شاری مەریوان و مەحەلات بەنۆبە یا گشتی بە یەکۆ هەڵسن چن بۆ یارمەتی خەڵکی داسێران بۆەوە ئەم شەڕە گشتمان بە یەکۆ بنینەوە. ئێمە لە دەیەقە بە دەیەقە شان بەشانین لەگەڵ ئێوان هەر چێکمان پێ بکرێ حتمما ئەیکەین بۆ ئەوە سەر بکەوین کەمانی کە 2 ساڵە خەریک ئەم فعالیەتانی.
زۆر سپاس هاوڕێسەڵی سەرداری و هەروە زۆر سپاس هاوڕێیانی دیکە بۆ بەشداریتان لە هەموو توێژە بەداخۆ چەندانە لە هاوڕیانە کە لەگەڵمان بوون داوایان کردوە کە فرسەتی بەشداری بێ بەڵام کاتی بەرنامەکەیمە 1 ساعت بوو 2-3 دقیقەش ئیزافە چووە حتما ئەگەر پێویست بێت لە بەرنامەی ترا لە بەرنامەی تەلەڤیزیۆنی ترا بازەمان بەحسە بازەکەین لەگەڵ هاوڕیانی ترا قسەکەین و حتما فرسەتی بەشدارین بۆ ئەو گوێگران و بیسەرانی عزیزیشە جێبەجێەکەین زۆر سپاسانەکەم کە لەگەڵمانە بوون و بینەرانی عزیزی زۆر سپاس کە بینەر و بیسەرمان بوون هیوای شەوێکی خۆش و ڕۆژێکی باشتان سپاس شۆتان خۆش